لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانه 523 لوانه كاين تفسير قرآن بيروس بيمو وخزمتنا بمبس رزامندي رب العالمين وهبادان عزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كانوا لا يتناهون عن منكر فعلوا لبئس ما كانوا يفعلون. بەڵێ خۆشەویستان ئەو لەوانەیە ڕابردووش کەمێک لە خزمەت دەواتە پیرۆزەدا بوون. خوای گەورە لە ئاەتی پێشووتر باسی لەوە کرد کەوا لوعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم. لە کەسانێک لە بەنی ئیسرائیل کەوا کافر بوون لعنەتیان لێکرا لەسەر زمانی داود و عیسا عليهم الصلاة والسلام بسبب ذلك بما عصوا بسبب عصيان و سەرپێچیان و تعداکردنیان. ئەوجا یەک لە مەظاهرەکانی عصیان و سەرپێچ و تعداکردنیان ئەوە بوو كانوا لا يتناهون عن منكر فعلوا. اوان كاتكوا هنديك لوان منكر و ناشرعي انجام دا خراپەکاری انجام دا اوان كدستيان ندەگرتن و ڕێگریان لێ نەدەکردن ئیتر ئەوە خراپترین کارەکە ڕێگری لە یەکتری ناکەن. لا تفسيري تيسير كريم الرحمن دەڵێتن کەسانێکیان منکەری ئەنجام دەدا ئەوانی تریش ئەو کەسانە بابڕێن ڕێگریان لێ نەدەگرتن لەو خراپانەی کەوا ئەنجام بدەن لە نەتیجەدا فيشترك بذلك المباشر وغيره الذي سكت عن النهي عن المنكر مع قدرته على ذلك. کەواتە کاتێککە کەسێک خراپەی دەکا ئەوەی تریان دەستی ناگری و بابڕێن قەدەغەی ناکە لەو خراپەی کە دەیکا لەو حاڵەتی هەردووچیان وەکو یەکن. ئەو کەسەی کە دەتوانین دەستی خراپەکار بگری و لێ نەگەڕێ خراپەی بکە تواناشی هەیە بەڵام نایکە کەواتە ئەو کەسێک کە ئەنجامی دەدا و ئەوەی کەوا بێدەنجیشی لێ دەکا وەکو یەکن. ئەوە لە تەفسیری کەریم الرحمن لە تەفسیر باوەڕێن تەفسیر کەریم الرحمن باز دەکا. لەبەرەوەی دەڵێ کەسێکەوە خراپەی لە پێشچاوی دەکرێ و ناچی ڕێگری لێ بکە و دەشتوانی ڕێگری لێ بکە ئەوە بەڵگەیە لەسەر چ؟ بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئەوان تەهاونهم بأمر الله کەواتە بەڕاستی فەرمانی خوا بە سووک تەماشا دەکەن. معصیەت و سەرپێچی کردنی خوا لای ئەوان شتێکی بەسیتە. ئەگەر بێت فلو كان لديهم تعظيم لربهم لغاروا لمحارمه. ئەگەر بێت لەناو دڵ و دەرونیان بابڕێن مەحاریمەکان و سنوورەکانی خوا بە گەورە بێت پێشچاویان ئەوە غیرەیان هەیە لەسەرەوەی کەوا ئەو سنوورانەی خوا ببەزێندرێن و بابڕێن تووڕەییان هەڵدەستی ئەگەر بێت و ئەمری خوا بە گەورە بزان تووڕەییان
هەڵدەستی لە بۆ ئەوەی کاتێکەوە سنوورێکی خوا دەبەزێندرێ وإنما كان سكوت عن المنكر مع القدرة موجبا للعقوبة لما فيه من المفاسد العظيمة كواتا بێدەنگبوون بەرامبەر بە خراپەکاری کە دەکرێ لەگەڵ ئەوەش توانات هەیە بیگۆڕی بەڕام کە نایگۆڕی با بڵێن لە نەتیجەدا دەبێتەمای ئەوەی کەوا عقوبەت بێتە سەری بێدەنگبوون لەو خراپانەی کە دەکرێ لە کاتێکە کە دەتوانی بیگۆڕی کە نەتکرد ئەوە عقوبەت دێتە سەری لەبەر ئەوەی ئەو کارە چەندین مەفسەدەی تێدا لەوانە أن مجرد السكوت فعل معصية مجرد بێدەنگبوون لە بەرامبەر بە خراپەکاری ئەوە لە خودی خۆی خراپەیە ئەگەر چی بەخۆشی لەگەڵی مشتەرەک نەبی بەڵام مجرد بێدەنگبوون لە بەرامبەر خراپەکاری ئەوە بە واقعی حاڵ دەیسەلمێن کە توو ڕازی کەما هەر وەکو دەڵێ کەما يجب اجتناب المعصية هەر وەکو پێویستە بەخۆت لە معسیەت دوورکەوی بە هەمان شێوە پێویستە ئینکاریش بکەی لەو کاتێکەوە کەسێک معسیەت ئەنجام دەدا و هەروەها ئەنجامدانی معسیەت و ئەتوش نەچی دەستی بگری ئەو بەڵگەی لەسەرەوەی وەکو باسی کرد بەڵگەی لەسەرەوەی کەوا بەڕاستی معسیەت و سەرپێچکردنی خوا لای توو شتێکی بەسیتە و لای توو شتێکی گەورە نییە و ئەتو بە چاوێکی گەورە تەماشای فەرمانەکانی خوا ناکەی و هەروە کاتێکەوە کەسانی خراپەکاری دەکەن و کەسیش نییە دەستیان بگری دەڵێ دەبێتە مای ئەوەی کەوا يجرئ العصاة والفسق على الإكثار من المعاصي كواتا خراپەکاران و فاسقەکان زیاتر جورئەت پەیدا دەکەن کەوا معسیەت ئەنجام بدەن لەبەر ئەوەی کەس نییە دەستیان بگرێت لە نەتیجە شەڕ زیاد دەکا مصیبەتی دنیا و قیامەتت دێتە سەری یاخود ئەو مجتەمع بەگشتی معڕەز دەبی لە بۆ کەوا مصیبەت دنیا و قیامەت بێتە سەری ئیتر ئەهلی فسق و فەساد و ئەهلی خراپەکاری باڵا دەست دەبن لەناو ئەو مجتەمعە لە نەتیجەدا ثم بعد ذلك يضعف أهل الخير لە نەتیجەدا کەوا خراپەکاران باڵا دەستبوون چاکەکاران لاواز دەبن و با بڵێن قووەت و یاخود توانای مقاومکردنیان نامینێ و لە خاڵێش کە دەرە ئین فی تەرک الئینکار للمنکر یندرس العلم کاتێکەوە ڕێگری ناکرێ لە خراپەکاری علمیش سەبرە نامینێ بەرەو لە ناوچوون دەچی جەهل زیاد دەکا لەبەرەوەی معسیەت لەگەڵ ئەوەی کەوا پەیدا دەبی و ئەوجا تکرار دەبیتەوە و خەڵکانیشی زۆریش ئەنجامی دەدەن و ئەهلی دینیش کاتێک کەنان دەستیان لێ بگرن و با بڵێن ڕێگریان لێ ناکەن لێ وای لێ دێ خەڵکێک پەیدا دەبی وا تێگە ئەسڵەن ئەو معسیەتە شتێکی طەبیعیە و ئەسڵەن گوناح نییە وربما ظن الجاهل أنها عبادة مستحسنة نقر بجناح تناجا لو أنا كسيش جاهلي وبيدا بي لبرو أو أنت زوربو أو جناحه واتلقى أصلا عبادتي شبيويست أنزام بدري أو زاوك وأي مفسدة أعظم من اعتقاد ما حرم الله حلاله مفسدة يقلوي جورتنا كسانك بجن أو قناعتك ومعصيتي خواي جورة سبحانه وتعالى بويت عبادته حلال بابلين وكذا حقائق كان لبيش سايب خلشي دقوري وهروا لخالش كذا إن السكوت على معصية العاصين بێدەنگبوون بەرامبەر بە خراپەکاران ربما تزينت المعصية في صدور الناس دەبێتەمە ئەوەیەوە معسیەت لە پێشچاوی خەڵک دەڕازێنرێتەوە خەڵکی اقتدایان پێ بکە لەبەرەوەی فالإنسان مولع بالاقتداء ئینسان عادەتەن حەزی لە چاولێکەریە عادەتەن حەزی لە چاولێکەریە ئیتر کاتێکەوە دەبینی خەڵکانشی زۆر گوناح دەکەن و کەسیش نەدەستان بگری ئەویش چاویان لێ دەکاتن فلما كان سكوت عن الإنكار بهذه المثابة نص الله تعالى أن بني إسرائيل الكفار منهم لعنهم بمعاصيهم واعتدائهم وخص من ذلك هذا المنكر العظيم كواتا لسر أو أساسي كوا دست نقرتني كسانيش خرابكار أو هند مفسديه كوا هندق لوانا الشيخ عبد الرحمن بن ناصر السعدي باسكر لنا أو جناهاني كخواي يقول لآت بيشتر فرموي لعنت لكافر كان بني إسرائيل برو عصيانيان ذكر يقلو عصياناني كوا شاني أو لعنت لي بكري كوا دس كسانش خرابكار دستيان ندقرتنو إنكاري منكريان نذكر يترسل حديث يجلسن أو بابتا وكل حديث إمام ابن حبان رواية كذا عائشة خواي رازي بدفرمي دخل علي رسول الله صلى الله عليه وسلم في صلى الله عليه وسلم هات جوري حزر كيمن فعرفت في وجهه أن قد حضره شيء تمشاهد مسامك الزاني مشتيشي لبو هاتي لوحي فتوضأ وما كلم أحدا دست نويجي شي نوي كردو قصيري قال كاس نكر درتسو دفرمي
ئەمنیش فلصقت بالحجرة أسمع ما يقول بابلێن گوێم لەسەر دیواری حجرەکەم دانا کەوا لە تەنیش مزگەوت بووە بزانم داخ پێ سەڵم چ باز دەکا لە بۆ ئەسحاب کاتێکەوە دەرچوو بە تەکید ئەوە وحیەکی لەواتێ و باسی دەکا ئیتر دەفەرمی پێ چوە سەر منبەر و حەمد و سەنای خوای گەورەی کرد و فەرمی یا ئەیها الناس ئەی خەڵکینە إن الله تبارك وتعالى يقول لكم بێگومان الله تبارك وتعالى پێتان دەفەرمی مروا بالمعروف فەرمان بە چاکە بکەن وانهوا عن المنكر ڕێگری لە خراپە بکەن قبل أن تدعوني فلا أجيبكم پێش ئەوەی کەوا بگاتە ڕادەیەکەوە فەرمان بە چاکە نەکەن و خراپە لە ڕێگر لە خراپە نەکەن ئەگەر نادەگاتە ئەو حەدەی دوعا دەکەن و وەڵامتان نادەمەوە وتەسئەلونی فلا أعطيكم داوام لێ دەکەن پێتان نابەخشم وتەستەنصرونی فلا ئەنصركم دەگا حەدی ئەوەی کەوا داوای نەسرەتم لێ دەکەن ئەمنیش نەسرەتتان نادەم فما زاد عليهن حتى نزل لەوەی زیاتری نەفەرموو هەتا دابەزی لەسەر منبەرەکەی لە حەدیثێکە کە ئیمام ترمذی ڕوات کرد حودەیفەی کوڕی یەمان خوای لێ ڕازی دەفەرمی پێ سەڵسەڵەم فەرمووی والذی نفسی بیەده قەسەم بەو زاتەی نفسی منی بەدەستە لتأمرون بالمعروف فەرمان دەکەن بە چاکە ولتنهون عن المنكر ڕێگری دەکەن لە خراپە أو ليوشكن الله أن يبعث عليكم عقابا من يعني خريكة أجر وانا كان خريكة الله سبحانه وتعالى عقابك للاين خويا ولا بوتان بنيري ثم تدعونه فلا يستجيب لكم فعشان داوای لێ دەکەن لەسەرتان هەڵیگری هەڵی ناگری أو عقابي لحديث يشككوا إمام أبو داود وإمام محمد رواه كده جرير كر عبد الله دجرته دفن في صلى الله عليه وسلم ما من رجل يكون في قوم يعمل فيهم بالمعاصي هر بيابك هبو لنا قومك گوناه تاوان ئەنجام دەدا هم أعز منه وأمنع ئەو قەومە بەگشتی لەو کەسە بەهێزتر بوون بەقووەتتر بوون يقدرون على أن يغيروا عليه فلا يغيروا دەیانتوانی دەستی ئەو خراپەکارەی بگرن و لێ نەگەڕن خراپەی بکە بەڵام نەیان کرد إلا أصابهم الله بعذاب قبل أن يموت مادام دەیانتوانی دەستی خراپەکار بگرن و لێ نەگەڕن خراپەی بکە کە ئەو شتیان نەکرد إلا رب العالمين عذاب چاندن التسري بيشوي بمرن لحديث يشككوا إمام بخاري والترمذي وإمام أحمد رواتيان كده تفرمي مثل القائم على حدود الله نموني أو كسيكوا لسر سنوركان رب العالمين واستاي والواقع فيها أويكوا كوتي واتويكوا حدود كان خواي قوري باراستي أويكوا سر بيتسيدكا نمونش دينتو كمثل قوم استهموا على سفينة وەکو قەومێک کەواتچوونە ناو کەشتیەک ئەو کەشتیە لای سەرەوەی هەبوو لای خوارەوەی هەبوو کردیانە قورعە چێ لە سەرەوە بی چێ لە خوارەبی دەفەرمێ فأصاب بعضهم أعلى وبعضهم أسفلها ئیتر بابنێ هەندێکیان لای سەرویان بەرکەوت هەندێکیان لای خوارەوەیان بەرکەوت فكان الذين في أسفلها ئەوانەی کەوا لە خوارەوە بوون يصعدون فيستقون الماء ئەوانەی کە لە خوارەوە بوون ئەگەر ئاویان پێویست با دەبا بێنە سەرەوە ئەوجا ئاوی هەڵێنجن لە بەحرەکەی يصعدون فيستقون الماء فيصبون على الذين في أعلاها ئیتر بارگرانی و زەحمەتیان دروست کرد بوو لە بۆ ئەوانەی کەوا لە سەرەوەنە و یاخود ئەو ئاوەی کە ئەوان دەیان چێشا و هەندێکیان بەو کەسانە دەکەوت و شمەچی ئەو کەسانی تەڕدەکرد کەوا لە سەرەوە بوون فآذوهم ئەزیەتیان دەدان فقالوا لو أن خرقنا في نصيبنا خرقا فاستقينا منه دەڵێ گوتیان لەناو خۆیان مەشوەرەتیان کرد ئەوانەی لای خوارێ ئەمە لۆ لە خوارێ هەر کونێک لۆ خۆمان نەکەین و لە خوارێ یەکسەر ئاوەکەی بین سپێش دەکە ئەوەندە بچینە سەرەوە و لەوێن دەرێت ئاو هەڵێنجێن و ئەوانەی سەرەوەش ئەزیەت بدەین و تەڕیان بکەین ناوڵ هەر لە خوارێ کونێک دەکەین و ئاوی لێ هەڵێنجین ولم نمر على أصحابنا فنؤذيهم هەر لە خوارێ لە خۆمان ئاوەکە بچێشون نەک بچینە سەرەوە ئەزیەتی ئەوانیش بدەین أو زاد فرين فإن تركوهم وما أرادوا هلكوا جميعا أجر أواني سروا ليه بقرن أواني خوارة وكل جيرة وبكن أو هلكوا جميعا حمول بيكو دفتل برو لو حالتي كشتك نقوم دبك نقوم بهلوي خوارة نقوم ناب هميان بيكو نقوم دبن وإن أخذوا على أيديهم أجر دستي وانج بقن من كاكا كوني مكا ناكر كشتكون بكي أو نجوا ونجوا جميعا هم أو خوارج نزاتيان دبي هم هموي بيكوش نجاتيان دبي كواتا المعنى أنه كذلك إن منع الناس الفاسق عن الفسق كواتا وكزانا عند فرمون
کاتێکەوە کەسی فاسق کە دەوێت فسوق بکاو دەوێت گوناح ئەنجام بدە کاتێکەوە لەو فسوقەی دەستی دەگری نەجا و نەجەو من عذاب الله تعالی لەو حاڵەتەی هەم کەسی فاسق نەجات دەبی هەم بەگشتی ئەو کۆمەلگایە نەجاتی دەبی وئین تەرەکوه على فعل المەعصیە ئەگەر وازی دەبن کەسی خراپکار هەر خراپەی بکاتن ولم يقيموا عليه الحد دەستی نەگرن و ئیقامی حەدی لەسەر نەکەن حل بهم العذاب ئەو عذاب دەسەر هەمویان وهلكوا بشؤمه بەنەکبەتی گوناهەکەوی ئەوانیش تێدەچن ئیتر وەکو خوای گەورە دەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة کەواتە خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ لە سوورەتی ئەنفال طبعا دەفەرمێ خۆتان لە فتنە و لە سزایەک بپارێزن کەوا کاتێک کە دێ ئەو سزایە تەنها لە بۆ زاڵمەکان نییە هەمووی دەگریتەوە ئەی کەواتە ئەی بەل تصيبكم عامة بسبب مداهنتكم کەواتە کاتێکە ئەگەر سزا بێ لە بۆ زاڵمان هەمووی دەگریتەوە بەسەبەبی وەنگۆ مداهنەتان کرد مداهنە چییە؟ مداهنە هەیە و هەروەها باڵێ مدارات هەیە لە شەرعدا مداهنە جائز نیە بەڵام مدارات جائزە در المداهنة في الشريعة مداهنة کە جائز نیە چییە؟ أن يرى منكرا ويقدر على دفعه کەسێک منکرێک ببینی خراپەیەک بینی دەتوانی بشی گۆڕی ولم يدفعه بەڵام نەیگۆڕی حفظا لجانب مرتكبه لێ نایگۆڕی چکە ناوێ ئەوی مقابل لە خۆی عاجز بکە ئەو جانبی غەیریه یان ناوێ غەیری لە خۆی عاجز بکە یان لخەوف ئەو تەمەعین یان لە ترسان نەیوێرە یان چاوی لە شتێک بوو نەیوێرە ئەو لاستحیاء من یان لە شەرمان ئەو قلة مبالاة في دنیان ئەسڵەن پێی گرنگ نەبوو لە دینکەوە ئەو خراپەیە بکرێ یان نەکرێ ئەوان جائز نییە والمدارات موافقته بترك حظ نفسه مدارات ئەوەی کەوا ڕێگای پێدرایە مدارات بکەی بەشی خۆت بەجێ بێڵی بەشی خۆت بەس لە بۆ ئەوەی کەوا وحق يتعلق بماله وعرضه بەشی خۆت لە مالێک لە عەرزی خۆت لە حەقی خۆت بەجێ بێڵی لە بۆی فيسكت عنه داوای ئەو حەقەی خۆی نەکات دفعا للشر ووقوع الضرر کەواتە ئەوەیان جائزە لە بۆ ئەوەی کەواتم حەقەکەت خورایە ئێستا داوای حەقەکەی خۆت ناکەت کە دەزانی لەوانەیە کە داوات کرد زەرەرێکی گەورەتری لێ پاش بکەویتن زەرەرێکی گەورەتری بێتە سەری لەو حاڵەتەی ئەتوو مدارات دەکەی چاوپۆشی دەکەی لەو حەقەی خۆت جارێ بەڵام مداهنە ئەوەیە کەوا لە حەقی خوا چاوپۆشی بکەی لەبەر ئەوەی کەوا زەرەرت نێتە سەری لەبەر ئەوەی کەوا ئەو شتەی کە دەداتێ لێت نەبڕی ئەو مداهنەیە و خوای گەورە قبولی ناکە سبحانه وتعالى دیارە لەسەر بابەتی الأمر بالمعروف والنهي عن المنكر کەوا لەو ئاتەیدا باس کرا شتی تر زۆرما کە پێویستە باس بکرێ بەڵام لەبەرتەوا بوونکە لێرە دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون